بەڕێزان لە دووەمین کۆڕبەندی پەروەردەیی کوردستان میوانداری بەڕێز مامۆستا کامەران عەلی بەڕێوەبەری خوێندنی کوردی ئەکەین. سەبارەت بە گرنگی پرۆسەی خوێندن لە کەرکووک و چەندین پرسیاری تریشی ئاڕاستاگەین. زۆر بەخێر بێ مامۆستا کامەران، خۆشحاڵ بووین بەم دیدارێ بەڕێزت. دووەمین کۆڕبەندی پەروەردەیی کوردستان چۆن هەڵەسەنگێنی؟ بەڵێ وڵای ئەمە دووەم ساڵە ئێمە بەشداری دەکەین و هەر لە چەند مشریف و چەند بە سەرپەرشتیار و مامۆستا و بەڕێوەبەرێکمان کە بەشدارە لە کۆڕبەندە بەڕاستی ئەهەمیەت و گرنگی خۆی هەیە. ئەمە هەم ئاشنابوونە بە تەکنەلۆژیای سەردەم، هەم بە شێوازە پەروەردەیەکان و ئەو پانێڵانەیە ئەکرێت هەمووی بەسوود دەبەخشێتەوە بۆ هەموو پەروەردەکان و ئێمە ئیستیفادەی باشی لێ دەکەین ئەم کۆڕبەندیانە. خەڵکی پرۆفشناڵ هێن تایە پانێڵەکە و با بڵێن دیداری ئەبێ و حزوری ئەبێ بەڕاستی ئەمە جێی گرنگی خۆیەتی. بەڵێ گرنگی پرۆسەی خوێندنی کوردی لە کەرکووک چۆن هەڵئەسەنگێنی؟ بەڵێ بەڕاستەکەی ئێمە خوێندنی کوردی لە دوای 2023ەوە دامەزراوەتەوە لێ قوتابخانە دەستی پێکرد کە پێشتر لە ساڵانی هەفتاکانە پێشتر هەبووە، بەس بەبوونی ئەو سیستەمە سیاسیانی کە لە دوایە کاتووە ئەو کۆتایی بۆ خوێندنە هێناوە لە با بڵێن لە شاری کەرکووک. بەڵام خۆشبەختانە دوای پرۆسەی ئازادی لێ قوتابخانەوە دەستمان پێکردووە. ئێستا نزیکەی 550 قوتابخانەمان هەیە، نزیکەی زیاتر لە 100,000 قوتابی خوێندکار لەوێ دەخوێنن بە زمانی دایکی خۆیان. ئەمە خۆی لە خۆیە ئەهەمیەتی خۆی هەیە لەبەرەوەی بۆ دوجار خەڵکی لە ناو شاری کەرکووکە بە زمانی شیرینی دایکی دەخوێنێ وەکو نەتەوەکانی تر لەبەروی کەرکووک شاری پێکەوە ژیانەوە کۆم کۆڵ نەتەوەیکی تایە، هەم زمانی سریانی تایە، زمانی تورکمانی تایە، زمانی عەرەبی تایە و زمانی کوردیش لە پاڵ ئەو زمانانەی تر برەو بەخۆیەدا. بەڵام برەودانەکە بەڕاستەکەی هەموو داعم و پشتگیریەکمان لە حکومەتی هەرێمەوەیە لە ساڵی 2023ەوە ئەو پەروەردەی حکومەتی هەرێمی باتە ڕێوە بە پاڵپشتی حکومەتی هەرێم و وەزارەتی پەروەردە. واتە حکومەتی هەرێمی کوردستان پاڵپشتێکی تەواوتانەکە بۆ بڵێن بەرەو پێشچوونی خوێندنی کوردی لە کەرکووک؟ ئەو میلاک و مامۆستایە و کە ئێمە لە خوێندنی کوردی هەمان هەموو سەر بە حکومەتی هەرێمن، مانگانە موچە و بودجەیان لە حکومەتی هەرێمەوە دێ، شایستەدارەکانیان نزیکەی 1100 وانە بێژمانەیە مانگانە هەر لە شایستەدارەکانی لە حکومەتی هەرێمەوە دێ و پۆشتەکردنی و تەجهیزکردنی قوتابخانەکانمان ساڵانە لە 2023ەوە بەردەوام هەر حکومەتی هەرێم لە ڕێی وەزارەتی پەروەردەوایکە و ئەو پرۆگرامی خوێندنانی کە لە حکومەتی هەرێمە خوێندرێ و چاپەکرێت ساڵانە پێش ئەوەی دەوام دەست پێ بکە، ساڵی خوێندن دەست پێ بکە، مانگێ مانگونی و پێش ئەوە دەگاتە کۆگاکانمان بە خۆشبەختیە و ئێمەجێ شانازیە و ئەو برەودان و ئەو گرنگیش بەڕاستی بۆ دڵسۆزی مامۆستایانیشی دەگەڕێتەوە کە تاکە ڕۆژێکیش پەنایان بۆ پایکۆت نەبردووە مناڵی خۆیان بەجێنێشتووە لە چۆنڵی لە سەنگەری خوێندنە و ئەو پاڵپشتیانی حکومەتی هەرێم و سەرۆکی حکومەتیش بۆ ئێمە گرنگیکی تایبەتی خۆی هەبووە بۆ پێشخستنی خوێندنی کوردی. بەڵێ مامۆستا کامەران، یەکەمەکانی ئاستی عێراق لە خوێندنی کوردی بوو. ئەو ئاستە بۆچی ئەگەڕێنیتەوە؟ بۆچی ئەو قوتابانە بڵێن ئەو قوتابیانی کە یەکەمیان هێنا لە خوێندنی کوردی بوو، ینی تۆ هۆکارەکەی بۆچی گەڕێنیتەوە؟ ساڵانە ئێمە کێبڕکێت قوتابی خوێندکارەکانمان کێبڕکی ئەەکەن لە شاری کەرکووک بۆ یەکەم و دووەم و سێممانە. بەڕاستی ئاستێکی باش بەدەست دێنن و کۆلێژی پزیشکەکان زیاتر لە خوێندنی کوردیەوە دەڕوا. بەڵام ئیم ساڵ بە جیاواز کە یەکەمی عێراقیش لە ئێمە بووە، ئێستا هاتوتە ئەوەی کە ئێمە منافەسا با بڵێن ڕکابەری لەگەڵ یەکەمەکانی عێراقیش ئاکەین، ئەم هەمووە ئەگەڕێتەوە بەڕاستی شانازیەکەی و ئازایەتەکەی بۆ دایک و بابانی ئەم قوتابی خوێندکارانە و بۆ خۆیان و بۆ مامۆستاکان دڵسۆزەکانیان و ئەوەی ئاماژەشم پێکرد بۆ ئەو پاڵپشتیانی کە لە وەزارەتەوە بۆمان دەکرێت و ئەو پشتگیریانی کە لای سەرۆکی حکومەتەوە بۆ لە ڕێی وەزارەتەوە بۆ ئێمە دێ. بەڵێ ئاستەنگەکانی بەردەم پرۆسەی خوێندنی کوردی لە کەرکووک چییە؟ پرۆسی پەروەردە بەبێ ئاستەنگ نابێت، بەڵام بە تایبەتی شاری کەرکووک خۆی لەبەروی ناوچەیەکی کێشە لەسەرە، ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمە. ئێمە بەدەست ئەو
با بڵێن ئەو برینەوە ئەناڵێنین کە حکوومەتی عێراق وەک پێویست هاوکارمان نییە بۆ پەروەردەی مەرکەز سەر بە بەغا هاوکارمان نییە وەک پێویست لە ڕووی باڵەخانەوە کێشێکی زۆرمان هەیە کە قوتابی خوێندکارەکانمان لە ناوچە کوردیەکانە بەڕاستی بە بە سێ دەوام دەکەن ئەمە هەمووی کێشەی بۆ خوێندکار و قوتابەکانمان دروست کردووە ئاستەنگی بۆمان دروست کردووە و ئەو ڕێگرانەشی کە بەگشتی دروست دەکرێت بۆ قوتابخانەکانمان بۆ مامۆستاکانمان بۆ با بڵێن بۆ بەڕێوەبەتەکانمان ئەمە خۆی لە خۆیە هەمووی ئاستەنگە بەڕاستەکەی خۆی کێشە لەسرە ئەو ناوچانەوە بەغدادیش پاڵپژ نییە بۆ ئێمە لە هیچ بوارێکە. پلانتان بۆ ساڵی داهاتووی خوێندنی 2024 بۆ 2025 چییە؟ وڵی پلان ئێمە ساڵانە هەموو ساڵە پلانی خۆی هەیە بۆ دەستپێکردنی دەوام ئێستا خۆشبەختانە کۆبوونەوەمان لەگەڵ هەموو بەڕێوەبەر و سەرپەرشتیاران و هەموو ئەوانەی کە با بڵێن لە ناو خوێندنی کوردیە قەڵەم بەدەستن ئێمە کۆبوونەوەی تایبەتمان لەگەڵیان ناکردووە لە هەموو بارەکانە و با بڵێن بەرنامە ڕێژی خۆمان کردووە و کەستە کۆمەڵی دەوراتمان هەیە خولمان کردوێتەوە ئەو خولانە بۆ بەڕێوەبەر بۆ مامۆستا بۆ ئایتەکانمان ئەمەە هەمووی برەودانە بە توانای مامۆستاکی ڕاستە ئێمە هەرە بێ قوتابی خوێندکار پێ بگەینی بەڵام لە پاڵەوە شابێ مامۆستا و سەرپەرشتیار و ڕاهێنەرەکانیشمان بەردەوام لە ڕاهێنەر و لە ڕاهێنان و برەودانا بن. هەمانگیتان لەگەڵ حکوومەتی عێراقدا هەیە وەکو ئەوەی کە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان هەیە من ئێمە ئەوەی حکوومەتی هەرێم خۆمان جزوێکین بەشێکین لەو پەروەردەی وەزارەتی پەروەردە ینی هەماهنگی ناوێت بەڵام دکتۆر ئالان بەڕێزەوە وەزیری پەروەردە زۆر هەماهەنگە هەر کێشەیە کرد نوقسانیەکمان هەبێ لە ڕێی ئەوە هەماهەنگیمان بۆ کات بۆ بەغداد بۆ پەروەردە گشتەکان بەڕاستەکەی هەماهەنگی جەنابی وەزیرمان لە بەرچاو بێت لە هەموو ڕۆکانەوە لە ڕووی مەناهجەوە لە ڕووی ئەزمونونەکانەوە لە ڕووی هەموو کێشەکان کە بۆمان دروستە بێت لە بەغداد. لە کۆتاییدا وتەی خۆت بڵێ مامۆستا کامەران کۆربەندە و سەبارەتی لەم کۆربەندەیە بەڕاستی ئێمە جێی سوپاسە ئێمە شانازی بە قوتابی خوێندکارەکانمانەکەین پیرۆزباییان لێکین لە کەسوکاریان لە مامۆستاکان لە جەنابی وەزیر لە سەرۆکی حکوومەت ئەڵێن ئەو پاڵپشتیەوەی ئێوە نەبوایە بەڕاستی خوێندنی کوردی ناگەشتا و ئاست. سپاس مامۆستا کامەران عەلی بەڕێوەبەری خوێندنی کوردی لە کەرکووک دووبارە بەخێر بێ مادمان کردی زۆر سپاس بەڕێزی مامۆستاکان.